داواکارین تۆمەتبارانی کەیسی ئەنفال ئەو جاش و مستەشارانەی لەلایەن دادگای باڵای تاوانەکانی عێراقەوە بڕیاری دەستگیرکردنیان هەیە و دەستیان هەبووە لە تاوانی ئەنفالدا بە زووترین کات دەستگیر بکرێن. پێویستە حکوومەتی هەرێم ئەم کەیسە یەکلایی بکاتەوە. دووەم، زیاد لە 10 ساڵە داوا دەکەین لەسەر ئەم مەزارە مۆنۆمنتێکی شایستە دروست بکرێت. داواکارین هۆڵی گەورەی مناسەبات و دەستگای تایبەت بە ئەرشیفکردن و دۆکۆمنتکردنی هەموو ئەو شتانەی پەیوەندیان بە تاوانی ئەنفالەوە هەیە لێرە دروست بکرێت. داواکارین کتێبخانەیەکی تایبەت بە جینۆساید و ئەنفال لێرە بکرێتەوە. داواکارین حکوومەتی هەرێم بکەوێتە گفتوگۆی جدی لەگەڵ حکوومەتی فیدراڵ بۆ دیاریکردنی میکانزمێکی لەوەی ئێستا باشتر بۆ هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان و هێنانەوەی ڕووفاتی کەسوکارەکانمان. چوارەم، پێویستە حکوومەتی هەرێم بە زووترین کات دەستگایەکی گەورەی پشکنینی DNA دابمەزرێنێت و سامپڵی خوێنی کەسوکارەکانمان وەربگرێت بۆ ئەوەی ڕووفاتەکان بناسرێنەوە، بزانرێت کێ وارسی و خاوەنێتی. بەداخەوە ڕۆژانە وارسی پلەیەکی ئەنفالکراوەکان کۆچی دوایی دەکەن و ئەم دەستگایە هەردا نەمەزرا. پێنجەم، داواکارین فشاری تەواو لەسەر حکوومەتی ئێستای عێراق دروست بکرێت وەکو جێگرەوەی حکوومەتی ڕووخاوی بەعەس بۆ ئەوەی بە فەرمی لەسەر تاوانی ئەنفال و جینۆساید داوای لێبردون لە گەری کورد بکات و قەرەبووی زیان لێکەوتوان بکاتەوە. شەشەم، داواکارین ئەو ژمارەکەمەی وارسی ئەنفالکراوەکان کە خانوویان بۆ دروست نەکراوە بۆیان دروست بکرێت. هەروەها داواکارین ئەو سولفانەی خانووە خۆکردەکانی وارسی ئەنفالکراوەکان کە بەهۆی قەیرانی داراییەوە ڕاگیراوە و پێیان نەدراوە لە ئێستادا کە قەیرانی دارایی کەم بووەتەوە ئەو سولفانەیان بۆ سەرف بکرێت. حوتەم، داواکارین ئەگەر کێشە لە لیستی گشتی موچەی شەهیدانی هەرێمدا هەیە ئەوە لە قۆناغی یەکەمدا وردبینی لە لیستی موچەی شەهیدانی جینۆساید بکرێت و لەگەڵ حکوومەتی فیدراڵ ڕێکەوتن بکرێت بۆ ئەوەی موچەی شەهیدانی جینۆساید هاوتای موچەی شەهیدانی عێراق بکرێتەوە. هەشتەم، بە سوپاسەوە حکوومەتی هەرێم هەنگاوی باشی لە دروستکردنی خانوو بۆ وارسی ئەنفالکراوەکان ناوە. داواکاری منحەیەکیش بە زیندانیانی سیاسی ئەنفال بدرێت بۆ دروستکردنی خانوو لەسەر ئەو زەویانەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە پێیان دراوە. شەشەم، زیندانیانی سیاسی وەجبەکانی 9 و 10 و 11 و 12 هەموو ڕێکارە یاسایەکانیان تەواو کردووە بەهۆی قەیرانی داراییەوە موچەیان بۆ دابین نەکراوە. داواکارین موچەیان بۆ دابین بکرێ. دەیەم، داواکارین وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوەکان سەرجەم ئەو ماف و ئیمتیازاتانە جێبەجێ بکات کە لە یاسای ماف و ئیمتیازاتی کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوەکان داهاتووە. یانزامین، داواکارین لە داهاتی نەوتی کوردستان ڕێژەیەک لە سندوقێکی هاوکاری تایبەت بە کەسوکاری ئەنفالکراوەکان دابنرێت. دوانزە، حکوومەتی هەرێمی کوردستان هاوشێوەی شەهیدانی داعش وارسی ئەنفالکراوەکانیش لە دانەوەی پێشینەکانی قەرزی خانوو بەرەو هاوسەرگیری ببەخشێت. سیانزە، داواکارین یاسای تاقانەکانی ئەنفال هەموار بکرێتەوە. چواردە، داواکارین هێنانەوەی ڕووفاتی ئازیزانمان لە گۆڕە بە کۆمەڵەکانەوە کاری لە پێشینەی حکوومەتی هەرێمی کوردستان بێت.